ماو 16 مهانه جنه چالاکوانه که دهو که بیدادگهی کرن زندان دایه. بریوان ایوب جنه که تمن 36 ساله و خودانا 5 زاروکایه. بجدارید خو پیشاندان ماموستا و فرمانبران دال ناوراست سال 2020 دا کریه. پشتی کوپیله که مازن یا دست سرکن نا روزنامه‌وان و چالاکوان بادینان دست بکری، بریوان 13 ماه 10 یا سال 2020 هاته دست سر کرن و تانها جینهات دادگه کرن. حتی نهار بینهات یادان زاروین خواه ببیند هیچ مافکه مروفی بریوان نهات یا بخشین. بریوان بمای 13 ماهایه ماوی 6 جاران حولا خواه کشته نگیریه. بریوان دایگه پشتی هاتی دست سر کرن خیزاناوی هاتی حلوشاندن. از خوازم همی دایک همی جنین بهدینان یم باشور ببندنگ بریوانه. بریوان بەتەنیا جەمێڵن ئەم دەنگۆی کە هەیە ئێوەی پێترسێنن گوایە بێریڤان لەسەر قەزەی سیاسی و کێشەی تر دەستگیر کراوە زیانی هەبووە ئەمە دوورە لە ڕاستی. بێریڤان تەنانەت دەنگی ناڕەزاییە، ژنێکی چالاکوانە، ژنێکی خۆڕسکە لە باشووری کوردستان لە هەموو سەردەمێکە ژنی پێشەنگ هەبووە. ئێوە پێویستە ئەو ژنە پێشەنگە بەتەنیا جێنەهێڵن. بریوان دیوبنده ایک شیاسا 21 یا سال 2003 ابتومتا تکدانا اسایشان تویی هاتیه دست سر کرن. 6 جاران مانگرتنش خارنو و خارنت ناف زندان دا کریه. هر زندان دا توشی نخوشیا شکری جی بویه. بریار ال 14 ماه شباتا دهاتی اکم رینشنا دادگاه و پره وبچید. بریوان لکاتی لیکورینوی سرطایی لبردم آسایش دادوری آسایش و هروها افسری آسایش رگان پی نداوە بەداخەوە کە پارێزەری خۆی هەبێتن و چەند نووسینێک بە پێی وتەکانی خۆیوتی چەند نووسینیشان بەمە نووسی وتیانەوە پەنجەمۆری بکە بۆیە هەر ئیفادەیەکە گەوەرژیرابی ناقانونیە و بێریڤان تەنها تاوانی ئەوەیە کە چالاکوانێکی دەڤەری بادینانە تەنها ئەو تاوانێکە کردبێتی ڕخنەی گرتو لە پەیجەکانی خۆی لە فەیسبوک و ئەوانە ئیتر بە ڕێگەی مخبر سڕی بە هەمان شێوەکە ئەوانەی پێشووتر کۆمەڵێک تۆمەتیان بۆ دروست کردووە کە دوورن لە ڕاستی. اب اگر خربابون نرازیبون خوپیشاندان شلادزه و دهوک و زاخو ات سال 2020 دابدهان کس ماموستا و روزنامه‌وان و چالاکوانا ال پارێزگاه دهوک ابتومت جدا جدا هاتینه دست سر کرن و تانها جی بشک آوان نهاتینه دادگه کرن. هفدم روش وانیا درونی و ساخلمیا وانیا باش نینه. آمد بریفکانی کنال آسمانی پیام دهوک.